بنای خوا بەخێر بێن ئەمڕۆ دەستمان کرد بە پرۆسەی کێشانە و پێوانە و شیتەڵکردنی خۆڵ و خاشاکی سنووری ژۆنی شارەزور یەک. ئەم پرۆسەیە کە ئەنجامەدرێت بۆ 7 شارەوانی 303 گون. خۆشبەختانە ئەمڕۆ بە شێوازێکی زۆر ستاندار بە شێوازێکی ستانداری جیهانی کارەکان دەست پێکراوە و پرۆسەکە جیاکردنەوە بە شێوازێکی زۆر گونجاو لە هەموو شارەکان سامپڵ و نمونە ئامادە کراو لەم شوێنە کە شوێنی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە لە شارەزور لە قەزای شارەزور کارەکە دەست پێکراوە. ئەوەی کە جێ ئاماژە پێکردنە ڕۆژانە ئێمە بڕێکی زۆر لە هەموو ئەم زۆنەی کە زۆنی شارەزورە نزیکی 160 بۆ 170 تەن ڕۆژانە خۆڵ و خاشاکمان هەیە کە هەرێکە لە قەزای شارەزور لە بەندێکی قەزای شارەزور و قەزای سەی سادق و قەزای پێنجێن لە زۆرترینیان ئەکەوێتە قەزای سەی سادق کە 73 تەنە لە قەزای دوای ئەوە قەزای شارەزورە نزیکی 60 تەنە بێت لە پێنجێنیش کە کەمترین ڕێژەیە نزیکەی 30 تەن ڕۆژانە خۆڵ و خاشاکمان هەیە. لەم پرۆسەیە بە شێوازێکی گشتی ئەمانەیە ئامار و داتا و زانیاریەکان کۆکەینەوە بۆ ئەوەی کە لە داهاتووە هەر پرۆژەیەک هەر کارێک بتوانێت لێرە ئەنجام بدرێت هەر سەرمایه‌دارێک بێت کار لێرە ئەنجام بدات بتوانێت ئامار و زانیاریەکانی بە شێوازێکی ڕێکوپێک دەستکەوێت یان لە ڕێگەی کەەوە بە شێوازێکی زانستیانە هەوڵ بدرێت بە شێوازێکی ڕێکوپێک هەوڵ بدرێت داتا و زانیاریەکان بگەێنرێت بۆ تەندەری داهاتووتر ئامادە بکرێت و بکرێت بە شێوازێکی باش پرۆسەی جیاکردنەوە و کۆکردنەوەی خۆڵ و خاشاک ئەنجام بدرێت. خۆشبەختانە لە ئێستا پلانمانەوەیە کە هەنگاوەکان جیاوازترکەین کە یەکێک لەوانە بریتێ لە جیاکردنەوەی خۆڵ و خاشاک لە شارەکان خودی خوان لە ناو ماڵەکانە کە ئەم پرۆسێ لێوە سەرکەوتوترە بێت کە ئینشەڵا لە داهاتووە ئەم هەنگاوە لە یەکێک لە شارە نمونەیەکان هەڵەبژێن دەست پێکەین. بە شێوازێکی گشتیش ئەوەی کە من گلەیم هەیە یان ئەوەی کە بووەتە گرفت لە پرۆسەی خۆڵ و خاشاکە بریتێ لە شێوازی هەڕەمەکیانەی فڕەدانی خۆڵ و خاشاکی بیناکان کە هیوادارم شارەوانی هەرێکە لەو شارانە لەگەڵ ئیدارە و فەرمانگە پەیوەندیدارەکان کارکەن ئەم پرۆسەیە نەهێڵن. ئەم پرۆسەیە خۆڵ و خاشاک بە شێوازی هەڕەمەکیانە لە هەموو شوێنێک فڕە نەدرێت بێتە ناو مەقلعەکەوە کارێکی ئاسانتر و پرۆسەیەکی ئاسانترە بێ بۆ کاری جاکردنەوە و فڕێدانی خۆڵ و خاشاک یا کۆکردنەوە بە شێوازێکی ئەندازەیی و بە شێوازێکی تەندروست. سەرتا بەخێر بێن کۆمپانیای گەردین بە ئیش خۆی زانیوە بەردەوام لە داتا و شیتەڵکردن و داتا و زانیاری زبڵ بەردەوام مشارەکەی لەگەڵ بەڕێوەبەرایەتی شارەوانەکانی سلێمانی هەبووە و بەردەوام داتای ورد و دەقیقی تەسلیمی ڕادستی بەڕێوەبەرایەتی شارەوانەکانی سلێمانی کردووە. یەکێک لەو میکانیزمە باشانەی کە بۆ جیاکردنەوەی خۆڵ و خاشاک کە دیاری کراوە ئەم میکانیزمەیە کە ئێمە هەر شارەوانیەک باڵێ ئاوە جیانەکەینەوە شارەوانێک شەقەڵی خۆی ئەڕێژێ هەر جارێک سمپڵی شوێنێک وەرەگرین جارێک لادەکان جارێک ناو بازار جارێک شوێنەی پیشەوەریەکان هەر جاری شوێنێک وەرەگرین بۆی بزانین با بڵێن پلاستیکی ناو بازار چەندێکە پلاستیکی ناو ماڵەکان چەندێکە پلاستیکی ناو لادەکان چەندێکە یانی ئەمەوەی کە ئێستا سێریەکەن مەسەن هەر ئێستا ئەمڕۆ ئەو وردەکاری کە ئێستا کراوە سێرەکەی لە یەک لادێکی وەکو گەرمک جیاواز لە شوێنەکانی ترۆکو ناو شار و ناو قەزاکان سێرەکەی ناحیەکان جۆرێکی تر وردەکاری بەکارهێنانەوەی خواردن سێرەکەی خواردنیان کەمترین ڕێژە خواردن و برنج لە ناو زبڵەکانیانە هەیە. ئەمە داتایەکە کە پێویستە هاوشاریان و باڵێن ئەوانەی کە لە شوێنە گەورەکانان چاو لە لادەکان بکەن کە بەم شکڵە خواردن و با بڵێن مادەی ئەندامی زۆر کەم لە ناو زبڵەکانیان نبیرێ بامان شکلانی ئاوا سێرەکەی کۆمەڵێک داتای ورد لەم شیتەڵات بەدی ئەکرێ. مەسەلەی ئەم لاندفیلدانە کە هەنە بەتایەتی ئەم شوێنانەی کە با بڵێن معالەجە و داپۆشینی خۆڵ و خاشاکی تیاکرێ لە کورسانە بە شێوازێکی عیلمی و زانستی نییە چونکە ئەو شوێنانەی کە با بڵێن داپۆشینی زبڵی بۆ ئەکرێ
ئەگەر مادەکان لە یەک جیا نەکرێنەوە پێویستە ئەم شوێنانە بەکاربهێنرێ بۆ تاقە یعنی هەموو ئەم با بڵێن مەکانە ئەم پلەیسەی کە هەیە ئێستا زبری تا ئاشارێتەوە پێویستەکە حکوومەت کە ئێستا جیان ناکاتەوە خۆی شیتەڵی ناکات با بڵێن ڕیسایکلینی ناکا و پلاستیک و شوشە و مادەندامەکان لە یەک جیا ناکاتە خۆی لە مەعمەلێکە پێویستەکە ئەم شوێنانە بەکاربێنێ بۆ دروستکردنی تاقە تا ئەو ڕۆژەی کە ئەو عملیە جێبەجێکرێت عملی جاکردنەوەی خۆڵخاشاک لە ماڵەکانە ئەمەش چیەکرێ ئەکرێت حکوومەتی هەرێم شوێنێک منتیقەیەک دیاریکە مەسەرەن بۆ نمونە لە سنووری ئەم زۆنەی ئێمە مەسەرەن هەڵەبجەی تازە یاخود با بڵێن هەڵەبجەی شەید دیاریکە هەموو تاقەی خۆی حکوومەت لەو شوێنە بەکاری بهێنێ بۆ ئەوەی لەو شوێنە خەڵکەکە هەرچی پارە و با بڵێن جوودی خۆیەتی حکومەت لێ سەرفیکە بۆ ئەوەی کە خەڵکەکە فێریەوە کە پلاستیک جاکاتەوە شوشە جاکاتەوە مادە خوارێ خۆراکیان جاکاتەوە هەمووی جاکاتەوە لە ماڵەکانە ئیتر ئەو کاتە کە سێری کرد لەوا سەرکەوتوو بووە لە منتیقەکان لە منتیقەکانە سەرکەوتوو بووە ئەو کاتە گەورەتریکا بۆ شارەکانی تر بەڵام ئێستا هاتووە لە هەموو شارەکانە کۆمەڵێک ئیحسایی کۆ کردوتەوە کە لایەتیەوە تقریباً بۆ خۆشبەختانەوە بۆ 5 ساڵ بۆ 6 ساڵەچێ بەردەوام داتای و هەموو وەرزێکی لابووە ئەکرێ بەم داتایانە کە ئێستا شیتەڵی کا و داتایەکی دقیق وردی لابی ئەوەی کە ئێستا ئەکرێ ئەمڕۆ لە جیاکردنەوەکانە ماوادەکانمان چین مادەکان زایەکان کە قوتووی بیپسی ئەو شتانە هەمووی جیاکرێتەوە مادە خۆراکیەکان کە ئەوەی کە بەروبوومی خواردنە میوە و برنج و هەموو شتانە جیاکرێتەوە پلاستیک جیاکرێتەوە کارتۆن جیاکرێتەوە هەموو مادانە دانە جیاکرێتەوە بە ترازووە کێشرێ ئەوترێ مەسەلەن شارەوانی گەرمێک لە فلانە لادێ و فلانە لادێ و فلانە لادەی کە کۆکراوەتەوە ئەمەندە پلاستیکیان هەبووە ئەوەندە کارتۆنیان هەبوو ئاوە هەمووی جیاکرێتەوە ئەو شارەوانی کە ئێستش هەمانە گەرمەکە بەرزنجەیە ناڵپارێزە شارە زورە زەڕایەنە سەیسایەقە پێنجوێنە ئەم حەوت شارەوانی ئێستا ئێمە کاری شیتەڵکردن و داتا و زانیاریان بۆکەن. پێشەکی بە خێراتنتان دەکەم وەڵا پرۆسەکە لەخوا بە زیاد بە هەتاوە کویسە سەرکەوتووە و کارەکان بەباشی ئەڕوات و هیچ کێشەیەکمان تا ئێستا بەرەوڕوو نەبووە و هەندێکشی خەریکە تەواوێکەین و یعنی بشکل عام پرۆسەکە بە شێوەیەکی باش تا ئێستا ڕۆشتووە گرنگی لەوەیە شیتەڵکردنی بابەتەکانەکەین بۆ خۆڵ و خاشاکی هەر شارەوانیەک بەجیا و بە تایبەتی خۆی لەبەرەوە بتوانین بزانین پێشنیاری ئەو بکەین لە داهاتووە پێویستیان بە چی ئەبێت لە ئامێر و جۆری ئامێرەکانیش هەمووی ئەگۆڕێ بە پێی شیتەڵ و کێشانەکەی وڵات ڕخنەم نییە بەڵکو دەستخۆشیم هەیە لە کۆمپانیا و لە نوێنەرەکانی شارەوانیەکانیش و هەتاوە کویسە هەڵمەتەکە بە جوانی ڕۆشتووە و ئیشەکە سەرکەوتووە ئینشاءالله.